وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کوشتکاڵ و سەرچاوەکانی یاو لە بەغدان بۆ ئەوەی کە هەوڵەکانیان خستۆتە گەڕ ئەو بەشێکی حکوومەتی بڵین بەغدا بڕیاری داوە لە گەنمی جوتیاران وەری بگرێتەوە بڕەکەی زیاتر بکەن هەندێک بابەتی تری پەیوەست بە وەزارەتەوە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕزگار حەمەخدر ڕایشکاری وەزیری کوشتتوکاڵی حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە کاک ڕزگار سڵاوە لێ بە بەیانیت باش بەچمە بەستێک چوونەتە بەغدا ئایا جوتیاران چاوەڕێی چی بکەن هەواڵی دڵخۆشکەرتان پێبێ بۆوان سڵاو بەیانی بەڕێستان و بینەرانی کورسات نیوز باش دیارە ئەم بابەتایی کە ئێمە بۆی هاتوین لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە دوای ئەوەی کەوە بڕێک دیاری کرا بۆ وەرگرتنەوەی گەنمی جوتیاران لە 22 پێنج لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی ئیتیحادی دوای ئەوەی کە وەرزی درا و دەستی پێکردو بۆ وەرگرتنەوەی گەنمی جوتیاران لە ڕێگەی سایلۆکانەوە ئەو بڕەگەنمەی کە وەزارەتی کشتتوکاڵ دیاری کرابوو ئێمە ئەو وەفدەی کە بەشداری کۆبوونەوەی 22 مانگی کرد تەحەفوزی هەبوو کە بەڕێز بەڕێوبەری گشتی پلاندانان و بە دوواداچوون بوو دوای ئەوەی کەوا جەنابی وەزیر پەیوەندی کرد بە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی وەزارەتی کشتتوکاڵی ئیتیحادی داوا کراکەوە ئەو بڕە زیاد بکرێت لەبەرەوەی بڕی بەرهەمی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زۆر لەوە زیاترە لەو بڕی کە بۆی دیاری کرابوو هەر لەو گفتوگۆ و دانوستانانەدا بۆ دەرەنجام بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ داکۆچیکردن لە مافی جوتیاران و لە مافی خاوەن لە مافی جوتیارانی بەرهەمهێنەری گەنم بۆ ئەوەی کەوا مافی ئەم ساڵیان نەفەوتێ لە وەرگرتنەوەی گەنم لە سایلۆکان پەیوەندی کرد بە بەڕێز سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروەها پەیوەندی کراوە بە حکوومەتی ئیتیحادی و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزاری ئابووری کە هەموو شێوێ نیگەرانەکانی وەزارەتمان و نیگەرانەکانی جوتیارانمان کۆ کردوتەوە ئەم نیگەرانیانە بریتێ لە نیگەرانی وەرگرتنەوەی گەنمی جوتیاران کە لە بنەڕەتدا جوتیارانمان بەی شێوەیەک ناتوانن ڕازی بن لەو بڕێی کەوا بۆی دیاری کراوە کە زۆر لەوە کەمترە کە لە ئێستادا بەرهەمی جوتیاران هەیە بۆیە هەر لەم سۆنگەیە و لە سۆنگەی خەمخۆری و پشتیوانیکردن لە جوتیارانی هەرێمی کوردستان بە ئەمڕۆ ئێمە بە وەفدێک بە بەیاوەری بەڕێز بەڕێوبەری گشتی پلاندانان و بەدواداچوون هاتووینەتە بەغدا بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزاری ئابووری لە عێراق و گەیاندنی پەیامی ناڕەزایەتی جوتیاران و هەروەها گەیاندنی ئەو نیگەرانیانەی کە هەمانە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ داکۆچیکردن لە مافی جوتیاران و دیاری زیادکردنی ئەو بڕێی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە لە وەرگرتنەوەی گەنم لە سایلۆکان کە خۆی لە ئەساسا بابەتی گەنم بابەتێکی هەستیارە بابەتێکە کە داخڵ بە ئاسایشی خۆراکە بێت لە کاتێکا کە هەرێمی کوردستان لە ئێستادا بڕێکی زۆر بەرهەمی گەنمی هەیە و ئەتوانم بڵێم کە ئەم ساڵ زۆر لە ساڵانی ڕابردوو گەنمی هەیە جوتیاران بەهۆی گونجاوی لە باری کەش و هەوا و بارانی بارین بە شێوەیەکی باش لە ناوچەکان کاک ڕزگار پێ دوایە ئەم پرسی وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێم تێکەڵ بە پرسە سیاسیەکان کراوە یان نا بەغدا هەر خۆی توانای هەیە ئەوەندە وەربگرێتەوە لە هەرێمی کوردستان بێگومان پرسی گەنمی جوتیاران یەکێکە لە پرسە چارەسەرنووسەکان و یەکێکە لەو پرسانەی کە بەڕاستی جوتیاران لە لای ئێمە کە بێبەش بن لە ئەو بڕەگەنمەی کە هەیەە بە جارێکی تر ئەتوانم بڵێم کە مافی جوتیاران و مافی هەرێمی کوردستان پێشێل دەکرێت کە پێویستە کات بە هەموو شێوەیەک داکۆچی لەو مافە بکەین و کار لەسەرەوە بکەین کە چۆن بتوانین ڕاست ئێمە هەموو ئەو داتا و زانیاریانەی کە هەیە بە حەقیقی خستومانەتە بەردەستیان و هەریەک لە بەڕێزان وەزیری کشتتوکاڵ وەزیری بازرگانیمان لێ ئاگدار کردوێتەوە و بەڕێز خات و بێگەر تاڵەبانی زۆر بە
حماسەوە لەسەر خەتە بۆ چارەسەری ئەم گرفتە کە گرفتێکی چارەنووسە تایبەت بە گەنمی جوتیاران و تایبەت بە مافی جوتیارانی هەرێمی کوردستان کە زیاد لە 50,000 جوتیار ئەم ساڵ گەنمی کردو لە هەرێمی کوردستان زیاد لە 2,700,000 دۆنم زەوی بە گەنمدا چێنراوە. خۆشببختانە بەرهەمی گەنم و بڕشتی گەنم لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر باش زیادی کردووە جیا لەگە ساڵانی ڕابردوو کاتوانم بڵێم لە ساڵی ڕابردوو کاتێکە وشکە ساڵی بووە 322,000 تەن گەنم وەرگیراوەتەوە بەڵام ئەم ساڵ ئەمان 375,000 تەن گەنمیان بۆ هەرێمی کوردستان دیاری کردووە کە بڕێکی زۆر کەمە ئەم بڕە کە دەبێتە بە پێشێلکردنی مافی جوتیارانی ئێمە کە لە کاتێکە ئەم ساڵ ناوچەکانی هەرێمی کوردستان بارانی زۆر باشباریوە و لە زۆر ناوچە بارانی گونجاو هەبووە تەنانەت لە ناوچەکانی کە ئەتوانین بڵێم نامسۆگەر و شبه مسۆگەری بارانباریم بووە بە تایبەتی ناوچەکانی گەرمیان و ناوچەکانی دەشتی هەولێر و هەروەها لە سنوورەکانی کە مەزمونەت ئەمتار بووە بڕشتێکی باشی گەنم هەیە کە ئەتوانین بڵێن بەرهەمی گەنمی ئەم ساڵی ئێمە زۆر لەوە زیاتر و مزاعفترە کە بڕەکەی بۆ دیاری کراوە. باشە کاک ڕزگار ئەگەر پێتان وایە سەرەتا پرسیارەکەمی پێتان وایە بەغدا هەموو گەنمەوە وەردەگرێتەوە کە بەرەم دێ لە هەرێمی کوردستانە بۆی جوتیارەکان زەرمەند نەبن و ئەگەر بەغدا وەری نەگرتەوە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کوشتکاڵ چییە؟ دەتوانن وەری بگرنەوە؟ ئێمە جوتیارانمان لەسەر ئەوەی کە ساڵی پار کە وشکە ساڵیش بوو دوای 2 ساڵ وشکە ساڵی بڕی گەنمی جوتیاران بە شێوەیەکی گشتی وەرگیرایەوە بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەم دیاریکردنی بڕێی کە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان کە نیگەرانێکی گەورەی لە لای ئێمەی وەزارەتی کشت و کاڵ و جوتیاران دروست کردووە بە هەموو شێوەیەک ئێمە ئەم ساڵ و ئێمە لەم کۆبوونەوەی ئەمڕۆماندا داکۆچی لە وەرگرتنەوەی ئەو بڕەگەنمە دەکەین کە لای جوتیاران هەیە لەگەڵ ئەوەشدا کە داتا حەقیقیەکانمان خستۆتە بەردەستی وەزارەتی کشت و کاڵ و لیژنەی ئەنجومەنی وزاری ئابووری و لەگەڵ ئەوەشدا لە هەوڵی تەواو ئەدەین بۆ وەرگرتنەوەی بڕی تەواوی گەنمی جوتیاران کە ئەچێتە سەبەتەی خۆراک بە تایبەتی لە گەنمی کە ئەمە بەشێکە لە ئاردی ماگانەی حسەی تەموینی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەمڕۆ بە تەواوەتی کار لەسەر ئەوە کەینکەوە چی بەرهەمی گەنمی جوتیاران هەیە وەربگیرێتەوە بۆی جوتیارانمان گەنمەکانیان بەتاڵان لە بازارەکان نەفرۆشن و نەکەوێتە بازاری ڕەشەوە گەنمەکانیان و لەگەڵ ئەوەشدا جوتیارانی ئێمە ئەگەر بێت و ئەمڕۆ بڕیان لەسەر زیادکردنی ئەو گەنمە نەدرێ یاخۆ ئەو بڕەگەنمە نەدرێ کە لە کێڵگەکانیان هەیە ناتوانین بڵێین کە ئێمە ئەم ساڵ جوتیار گەنم تەسلیم دەکات بۆیە ئێمە شان بەشانی جوتیارانمان داکۆچی تەواو لە وەرگرتنەوەی گەنمی جوتیارانەکەین هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق و هاوشێوەی ئەو بڕێی کە بۆ پارێزگاکانی تری عێراق دیاری کراوە لەبەرەوەی ئەم بابەتە بابەتێکی سیادیە و بابەتێکە پەیوەندی بە ئاسایشی خۆراکەوە هەیە کە لە جیهانە بابەتی گەنم بابەتێکی حساس و گرینگە کە لە ئێستا بە هەموو وڵاتان کار لەسەر زیادکردنی بەرهەم و چاکردنی بەرهەم و وەرگرتنەوەی بەرهەمی جوتیاران دەکات بۆیە ئێمە ئەمڕۆ بە هەموو شێوەیەک لەگەڵ هاوکارم بە ڕێز بەڕێوەبەری گشتی پلاندانان جهدی تەواو ئەەکەین و هەموو تواناکانمان ئەخەینە گەڕ و هەروەها ڕاستپاردەکانی بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ هەموو لایەنەکان هەوڵی جددی ئەدەین بۆی کە بتوانین ئەم بابەتە بابەتێکی چارەنووسازە چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزرێتەوە تاکو جوتیارانی هەرێمی کوردستان بێبەش نەبن و زەرمەند نەبن. کاک ڕزگار سەردانەکەیەوە تەنها بە مەبەستی بڕی دیاریکراوی گەنمە وەرگرتنی گەنمە لە جوتیاران یان نا بۆ هەندێک بەروبوومی تری کشت و کاڵی و ئاژەڵی و پەلەوەری و ئەو بابەتانەشە؟ بێگومان پرسی سەرەکیمان پرسی وەرگرتنەوەی گەنمی جوتیارانە کامەیەکە لە پرسە سەرەکیەکانە و بابەتی دووەم بریتە لە بابەتی ئەو ڕێگریانەی کەوا لە ڕێگەی بازگەکانی حکوومەتی اتحادیەوە دەکرێت لە گواستنەوەی بەرهەمی سەوزە و میوەی جوتیاران و مریشکی چێڵگە پەلەوەریەکان کە لە بنەڕەتە پرۆژە پەلەوەریەکان و بەرهەمی سەوزە و میوەی هەرێمی کوردستان توانایەکی باشی هەیە بۆ دابینکردنی پێویستەکانی بازاری هەرێمی کوردستان و توانایەکی باسی هەیە کە بتوانێت بەرهەم لە هەرێمی کوردستان بە بازار بکات
و ئەو بەرهەمەی کە ئێستا هەیە بەرهەمێکی ناوخۆییە و بەرهەمێکی مەحەلی زۆر گونجاوە. بۆیە ئەتوانم بڵێم ئێمە لە هەرێمی کوردستان گەرنتی ئەوە ئەدەین بەرهەمەکانمان بەرهەمی ناوخۆیە و بەرهەمی تەندروستە. بۆیە پرسی دووەممان بریتێ لە پرسی داکۆچیکردن لە جوتیاران بۆ بە بازارکردنی بەرهەمی سەوزە و میوە و مریشی چێلگە پەلەوەریەکان کە لە بنەڕەتە لە ئێستاە ڕێگری لە بەرهەمەکانمان کراوە و کە لە بازگەکانی دەرچوون بەرەو خواروو ناوەڕاستی عێراق لە هەرێمەوە ڕێگری لە بە بازارکردنی ئەم بەرهەمانە دەکرێت کە خۆی لە خۆیدا ئەمیش جارێکی تر ئەتوانم بڵێم کارێکە دش بە مافی جوتیاران و بەرهەمی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بەشێکە بەرهەمی هەرێمی کوردستان بەشێکە لە بەرهەمەکانی خواروو ناوەڕاستی عێراق کە ئەتوانم بڵێم لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بە شێوەیەکی ئاسایی بەرهەمی شووتی و تەماتە و بەروبوومەکانی کشت و کاڵی و پەلەوەری دێتە هەرێمی کوردستان بەڵام بە پێچەوانەوە ڕێگری لە بەرهەمەکانی هەرێمی کوردستان و جوتیارانی هەرێمی کوردستان نەکرێت کە ئەمە ئیجحافە بە حەقی جوتیارانی ئێمە کە توانم بڵێم وەزارەتی کشت و کاڵ داکۆچی جددی لەم بابەتەش دەکات و لە هەفتەی ڕابردوو ئێمە سەردانی وەزارەتی کشت و کاڵمان کرد بۆ ئەمە بەستە و دووبارە جەخت لەو خاڵەکەینەوە بۆەوەی کە بتوانین ئەم ڕێگری و ئاستەنگانە لابەرین لەبەرەوەی بابەتی ئاسایشی خۆراک و دابینکردنی پێویستەکانی بازار و هەروەها گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ یەکێکە لە خاڵە گرنگەکانی کە ئەمڕۆ لە جیهانە کاری لەسەرەکرێ بە تایبەتی لە گۆڕانکاریەکانی تەغیر مەناخیە و لەو گۆڕانەکاریانەی کە بەهۆی کەش و هەواوە ڕوویداوە کە بابەتی کەرتی کشت و کاڵ کەرتێکی زیندوو کەرتێکی گشتی گرنگە کە پێویستەکات بە هەموو لایەکمان داکۆچی لەسەر پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆ و پاڵپشتی لە بەرهەمی جوتیاران بکەین. بۆیە ئەمەش بابەتی دووەممان دەبێت کە ئێمە لە کۆبوونەوەکانە کاری جددی لەسەرەکەین بۆی کە چارەسەری ئەم گرفتە بکەین و ئەم ڕێگری و ئاستەنگانە لاب بین و دڵنەوایی بین بە حکوومەتی عێراقی کە ئەم بەرهەمانە بەرهەمی هەرێمی کوردستان و بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستانە کە ئەم ساڵ بە تایبەتی ئەم ساڵ بەرهەمێکی زۆری سەوزە و پرۆژە پەلەوەریەکان کە توانای دابینکردنی پێویستی بازاری هەیە بە نرخێکی گونجاو بە کواڵەتێکی بەرز بنێرینە بازارەکانی خواروو ناوەڕاستی عێراق کە ئەمە جۆرێک بێت لە تەبادولی بازرگانی هەرێمی کە بۆ هەردوو لە سوودی گرنگی ئەبێ بۆ جموجوڵی بازرگانی و بۆ گەشەکردنی کەرتی کشت و کاڵ و بە بازارکردنی بەرهەمە خۆیەکان و ژیاننەوەی ئەم کەرتە زیندووە کە ئەمڕۆ لە جیهانە بە یەکێ لە خاڵە سەرەکیەکاندا ئەنرێ لە بابەتی ئاسایشی خۆراک. کاک ڕزگار دوا پرسیارم بۆ بەڕێزت مژدە دەدەن بە جوتیارانەوەی کە لەوێن و هەندێک بەرپرس و ئەوەتان بینیوە ینی گەشتبینن بەوەی کە هەوڵەکان جێگەی خۆی بگرێ؟ ئێمە لێرەوە دڵنەوەی بە جوتیارانمان نەدەین کە داکۆچیکاری سەرسەخت دەبین وەک وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و خودی جەنابی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ڕایسپاردوین کە داکۆچیکاری سەرسەخت دەبین لە مافەکانی جوتیاران و لە مافەکانی بەرەمێنەرانی گەنم و سەوزە و میوە و پرۆژە پەلەوەریەکان و بە هەموو شێوەیە کار لەسەر لابردنی ئاستەنگەکان و گفتوگۆ و دانوستانی جددی دەکەین بۆ زیادکردنی بڕی گەنمی جوتیاران بۆ وەرگرتنەوەی لە سایلۆکان و بە پێچەوانەوە ئێمە نیگەرانەکانمان دەگەیەنین و نیگەرانەکانمان زیاتر پێشکەش بە حکومەتی اتحادی ئەەکەین و هیوادارین لێرەوە ئەم نیگەرانیانە و ئەم ئاستەنگانە لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی بازرگانی و هەروەها لەلایەن ئەنجومەنی ئابووری ئەنجومەنی وەزاری ئابووری بە هەند وەربگیرێ و ئەم پرسە چارە نووسازە کە پرسێکی گرنگی هەمومانە کە بریتێ لە پرسی گەنم و پرسی نان و پرسی خۆراک بتوان ئیستیجابەیەکی باشیان هەبێ و پشتیوانیمان لێ بکەن و هاوکاریمان بکەن بۆی ئێمە بتوانین ئەم ساڵ زۆرترین بڕی گەنم و زۆرترین بڕی بەرهەمی کشت و کاڵی بە بازار بکەین و بۆ دابینکردنی پێویستی و خۆراکی ستاکەکانی عێراق و هەرێمی کوردستان کە خۆی لە خۆیدا ئەتوانم بڵێم بابەتی بەرەمێنانی گەنم و بەرهەمی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان گەشەیەکی گەورەی بەخۆیەوە بینیوە کە ئەو نەقسە ئەتوانێت پڕکاتەوە کە لە خواروو ناوەڕاستی عێراقەیە کە ئەتوانێت گرفتی نرخ و گرفتی کواڵەتی بۆ حکومەتی عێراقی و بۆ بازارەکانی حکومەتی عێراقی کەم بکاتەوە بۆیە لەو سۆنگەیەوە ئێمە بەردەوامە بین لە داکۆچیکردن لە جوتیارانمان و داکۆچیکردن لە بەرهەمی جوتیارەکانمان
و کار لەسەر دانوستان و گفتوگۆی جددی دەکەین بۆ گەیشتن بە لێک تێگەیشتنێک لە نێوان وەزارەتمان و لە نێوان ئەنجومەنی وزاری ئابووری ئەمڕۆ تاوەکو ئەو بڕەگەنمەی کە هەیە زیاد بکرێت بۆەوەی کە جوتیارانمان لە ئیستاوە ئەو مژدەیان پێ ببەخشرێت تاوەکو بتوان گەرمەکانیان بێن بۆ سایلۆ بە پێچەوانەوە جوتیارەکانمان ناتوان گەنم بێن بۆ سایلۆ و ئەو بڕەگەنمە کە دیاری کراوە کەمە و ناتوان تەسلیمی سایلۆکانی بکەن کە ئەمە خۆی لە خۆیان گرفتێکی گەورە بۆ حکوومەتی عێراقی و بۆ هەرێمی کوردستان و بۆ جوتیارانمان دروست دەکات. زۆر بەڕێز کاک ڕزگار حەمەخدر ڕاوێژکاری وەزیری کوشتتوکاڵ لە حکوومەتی هەرێم سپاس بامادەبوون سپاس کە لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بە ڕوونکردنەوەکان بە هیوایەوەی کە هەوڵەکانتان جێگی خۆی بگرێ و جوتیارانی ئێمەش ناومێد نەبن بەشە گەنمی خۆیان بتوانن بە نرخێکی باش حکوومەت لیان وەربگرێتەوە زەرمەند نەبن و قازانج بکەن و بەرەمی ئەم ساڵیان ماندووبوونی ئەم ساڵیان بچنەوە.